ڕۆزین ڕۆژی جیهانی ژینگەیە لە 5/6 لە هەموو ساڵێکدا دیاریکراوە بە ڕۆژی جیهانی ژینگەکە ئەمە لەسەر تاسەری جیهانە کۆمەڵێک کۆنفرانسی تایبەت و سمیناری تایبەت و کۆمەڵێک چالاکی جیاوازیش بەڕێوەچێت تاوەکو بتوانن زیاتر گفتوگۆ لەسەر هۆکارەکانی پیسبوونی ژینگە بکەن تاوەکو بتوانن چارەسەر بۆ ژینگە بدۆزنەوە و لە ئەسەر ئاستی وڵاتانی جیهانە هەموو سەرۆکانی وڵات کۆ بنەوە ساڵانە وڵاتێک دەستنیشانەکەن بۆی کە بتوانن کۆنفرانسێکی تیا بەستن و بتوانن پەیامی جیهانی ئەو ساڵە بە خەڵک بناسێن و یاخو گرفتەکان بدۆزنەوە. زانیمان لە ساڵانی ڕابردووە لە وڵاتی دووبێ ئەم کۆنفرانسە بەڕێوە چوو تەنانەت سەرۆکۆماری عێراقی شتیایە بەشدار بوو و سەرۆکانی وڵاتانی شتیایە بەشدار بوون بۆی کە بتوانن زیاتر گفتوگۆ لەسەر بابەتە ژینگەیەکان بکەن. بەڵام ئەم ساڵ بزانین دروشمەکەی چییە و چۆن هەوڵیانەوە چارەکیەکان چییە و چۆن هەوڵیانەوە بە دوای گرفتە سەرچیەکان ئەبڕم. بۆیە ئێمە ئەمڕۆ تایبەتی ناکەین بە بابەتێکەوە بە گشتگیری قسە لەسەر هەموو بابەتە ژینگەیەکانەکەین و هەرێمی کوردستانیش تا چەند هەوڵیاوە ژینگەکەی بپارێزێ. بۆیە ئێمە ئەمڕۆ بە خۆشحاڵیەوە میوانداری دکتۆر سالم نیعمەت عەزیزمان کرۆ پسوەری ژینگەی GIS کە ئێستا لە ستۆدیۆ ئامادەیە با فەرمێت. ئەنی باش زۆر بەخێر بێت چاوەکانم زۆر بەخێر بێت بەخێر بێت. بانی باش دکتۆر سپاس بۆ ئامادەبوونت. ئەمڕۆ ڕۆژی جیهانی ژینگەیە 5/6 هەموو ساڵێک دیاری کراوە و دوجاری دەزانین بۆ وڵاتە عەرەبیەکان و بۆ عێراق و بۆ هەرێمی کوردستانیش ڕۆژی تایبەتترەوە دواتر قسەی لەسەرەکەین. ئەم ساڵ چ دروشمێک هەیە بۆ ژینگە؟ بەینتان باش ڕاستیە تۆزێک بگەڕێن و بێم بۆ مێژووەکەی لەکوێوە هاتووە چۆن هاتووە. مێژووی ئەم یادە ئەم ڕۆژە ئەگەڕێتەوە بۆ ساڵی 1972 ئەو کاتە بریتانیا و ئەڵمانیا کێشەیەکیان لەگەڵ سویدا هەبوو بەوەی کە پاشماوەکانیان ئاهاتە سەر سوید دواتر لە وڵاتی سویدا کێشەی دروست بۆ دروستەکرد و بارانی ترشی دروستەکرد بۆ یە سکاڵای کرد لە نەتەوەی گرتووەکان لە ساڵی 72 لە دانیشتنی 5/6/73 بڕیارەندا کە بیکەن بە ڕۆژی جیهانی ژینگەی بۆ هەموو جیهان. ئیتر ئەو ڕۆژە بەو شێوازە ئەمە وەکو تاریخەکەی بەو مێژووە هاتووە. زۆر باشە لەگەڵەوەی کە ئەبینین کە لە کاتێکا کە ئەم ڕۆژە دانراوە بە ڕۆژی جیهانی ژینگە لەلایەکی کێشەوە بەخشینی ڕووە مرۆیەکە بووە بە پرسە ژینگەیەکان. ئەتوانین بڵێن کەواتە مرۆڤ بەرپرسیاریەکەمان لە پیسکردنی ژینگە و لەوەی کە بەرپرسیار بە بەرامبەر با ژینگە بەدڵنیایەوە مرۆڤ بەرپرسیاری یەکەمە ئەوە هیچ مناقشەیەک هەڵ ناگری لە ڕاستیە. طبعا من دەستخۆشیتان لێکم بەڕاستی جەنابەت باسی ئەو ڕۆژی ژینگەیەت کرد بەڵێ هی کوردستانی من ئەسڵەن دەڵێم خۆزگە هەر شارێک بوون منە شاری سلێمانی ڕۆژی ژینگەی خۆی هەبێ بە حەقەت. ئەینا وەکو جەنابەت فەرمووت بڵێ مرۆڤ زۆر دەستکاری هەبوو ئەم ژینگە پاک و جوانی ئێمە ئەگەریسا هەندێک داتا باسکەین بەڕاستی زۆر مەترسی لەسەر یعنی هەر ئەوەتانێ ئەبێ زۆر ئینسان بێتاقەتەکە کە ئەو ڕقەمانە بینین بەڕاستی. ئێمەش وەکو کوردستان طبعاً بەدەرنیلەوە مرۆڤ زۆر دەوری هەبووە لە خراپکردنی ئەم ژینگەی. بڵێ زۆر باشە کەواتە ئێمە توانیمانە لەسەر ئاستی وڵاتە عەرەبیەکانیش کە 14 تشرین یەکەم دیاریکراوە بۆ وڵاتە عەرەبیەکان و 15 نیسانی ژینگەی عێراقا و 16 نیسانیش هەموو ساڵێک بۆ ژینگەی هەرێمی کوردستانە. هەرێمی کوردستان لەم نێوەندەیە لە چ ئاستێکای لە بواری ژینگەیە مەترسیمان لەسەرە یاخودنا؟ مەترسی دڵنیا بە لە سەرمانە بەڵام ڕەنگە بڵێن مەترسیەکە تۆزێک کەمتر بێ بەڵام کێشەکە لەی کوێیە بۆ نمونە من داتایەکم وەرگرتووە لە ساڵی 1960ەکانە هەتا وەکو ساڵی 2000 لە هەندێک ناوچەی کوردستانە لە پارێزگای کوردستانە قوڵای ئاو ژێر زەوی 100 متر لە ساڵی 60 بە 100 مترە کەوتی بەگەشتی تا ئەو لە 2000 یعنی دوای 40 ساڵ بە 200 مترە گەیشتی تا ئەو تەسەورەکەی لە 2003 هەتاوەکو لە 2000 هەتاوەکو ئەم ساڵ 2024 بە چەند مترەگەیت بە 1100 مترەگەی یعنی تقریبا 800 متر زیای کرد لە 20 ساڵە. خۆی مشکلەکە ئەوەیە گۆڕانکاری خراپەکان سریع ڕوەدەن یعنی جاران بەهۆی ئەوەی کە مرۆڤەکان کەم بوون تەکنۆلۆژیا کەمتر بووە گۆڕانکاری ئەبوو دەستی مرۆڤ هەبوو ناڵێن نەبووە بەڵام بەو شێوازە نەبوو خەتەرناکە بەڕاستی ئێستا یعنی لە خلال 20 ساڵە 800 متر ئاو ژێرزەوەی کەم کاتەوە و گوێشی نادرێتە بەداخەوە
زۆر جارگوێی نادرێت یعنی ئەبینین پرۆژێ وازەخم دروست ئەکرێت مەسن بە ملیارەها بە ملیۆنەها مترە مکعب ئاوی تا خەرجەکرێ باشە دواتر ئەم ئاوە خۆ نامێنێت بەڵێ تایەتی بەڵێ کوردستان باشەکەی ئەوەیە من ئەکرێ بەڵێم تۆزێ ناوچەگیری بکەین یعنی تۆ بڵێن کورد سلێمانی زیاتر بەهۆ حکمەوەی کەشوهەواکەی سەر ڕەنگە هەندێک خەڵک بڵێم ئەم کەشوهەوای بەڕاستی ئەمە کەشوهەوای لای من زۆر کەشوهەوایەکی خۆشە هەوایەکی جوانە لە کوردستانی شە مەترسیمان هەیە 3 مەترسی خەت سەرەکیمان هەیە لە ڕاستی لە کوردستانە یەکێکیان ئەگرە بکرێت چواریش یەکێک لەو مەترسیانە ئەوەیە کەم ئەم مۆلدە ئەهلیانە بەڕاستی هەیە زۆرە یعنی بە حقیقەت ئێستا مۆلدەی ئەهلی بەداخەوەی سەکراوتە 24 ساعاتە شەبێت بەداخەوە من داتایەکم لای 5000 مۆلیدە لە هەرێمی کوردستانە هەیە بەڕاستی ئەمە ڕێژەیەکی زۆر و مەترسیشی زۆر هەیە بۆ زۆر خراپە زۆر خەتەرە بەڕاستی ئەمە بێتەوە هۆی قەتیسبوونی گەرمی بەرگی گازیەکەمان تێکەدا ئەمە یەک دوو حاڵەتێکی تر هەیە کاک سەرکۆ تەسەوڕەکەی چەند سیارە هەبێت لە کوردستانە یعنی خەیاڵیە ئێمە تقریبا ساترواچە 6 ملیۆنی بۆ 7 ملیۆن تقریبا کەس بین نزیکەی 2 ملیۆنی و زیاتر سیارەمان هەیە ئێستا ئەم سیارانە بەڕاستی بەڕێی من دووەم خەتەرناکترین سەرچاوی بۆ پیسبوونی ژینگە ئێباچێت خۆ دواتر ئەم سیارانە لە وڵاتانە لە ستاندەری جیهانی ئەبێ لە 5 ساڵانە سیارە بێتە ناو وڵاتەکەتەوە ئێمە لە 25 تێپەڕاندەوە بەڕاستی ئەمە کارەساتێکی زۆر خراپە حاڵەتی تریشمان هەیە لە ڕاستیە خۆڵ و خاشاک و پاشماوەی کارگاکان پاشماوەی ناو شار پاشماوەی خەڵکی بەڵام زیاتر ئەو شێوازی خۆی هەرچەند خۆشبەختانە ئێستا لە سنووری سلێمانیە پرۆژێکی وا هەیە بەڵام ڕەنگە لە ئاسی طموحی ئەمانە بێ زۆر باشە کاتە لەم خاڵانەی کە باست کرد ئەتوانین بڵین ئیرادەیەکی بەهێزی سیاسی و هەروە ئیدارەیەکی باشی زانستیانەی پرسە ژینگەیەکان بۆ ئەو پرسانەی کە سەبارەت بە ژینگەیە بۆ جێبەجێکردنی پێویستە بکرێتە ئاراوە پێویستە لەوەی کە هەندێک پرس هەیە بۆ هەرێمی کوردستان گرنگە وەکوی کە ئەبینین کە ئەمڕۆ ڕۆژی جیهانی ژینگەیە لە هەموو جیهاندا بەڵام پرسەکە باەمە ڕاستەخۆی بەستینەوە بە هەرێمی کوردستانەوە تا چەند پێویستە ئەوەندە پلانێکی استراتیژی بەهێز هەبێت بۆ ئەوەی کە ئەم پرسە ژینگەیانە بخرێتە پێش هەموو شتێکەوە بڵێ بێگومان ئەمە یەکێک لە هاوکانە جنابتان هەموو ساڵێکن بە دەستخۆشی لە بەڕێستان هەموو ساڵێک ئەم یادە ئەکرێتەوە بەڵام بڵێ زۆر گرنگە بۆ کوردستان بۆ شێوازێکی جەنابەت باست کرد و لە کوردستانە بەڕاستی سیاسەتی وڵاتەکەمان ئەبێ بەڕاستی بەرەو ئەوە بێت کە چاکسازی لە ژینگە بکرێت ژینگە هیچ منەتێکمان نییە ئێمە گەر چارەسی ینی دواتر ئێمە خزمەتی خۆمانەکەین لە ڕاستی من پێم وایە بێ مرۆڤ گرێبەستێکی هەیە لەگەڵ ئەم زەویە ئەم گرێبەستە ئەوەیە کەی کۆتاییتی ئەکسپاری بێت کە بەنەمانی تۆ بەڵام دوای من خەڵکی ترەیە بەکارێنێت هەر کەسی منە هەر کوڕ و مناڵ و نەوەکانی داهاتوە بەکاری بێنێ چەند جوان ئەگەر ئەم ئاماناتەوە بە جوانی بیگەینە دەسی داهاتوە ئەخر ئێمە ئەو هەموو ئاوە بەکارین ئەم ژینگە بەکارین ئەم ساوزایە بەکارێنین ئەم هەموو زیاد ڕەوێیەکەین ئەم احتیکارە ئەم ئەنانیەتە بۆی لە ڕاستیە بەڵێ ئەبێت حکوومەت لێرە غائب نەبێت بۆ ئەوەی کە دەسەڵاتێکی تەواوی هەبێت بۆ وشارکردنەوە و ئەو ئاڕاستەکان بکات بەڵام لەگەڵ ئەوەشە من هەمیشە ئەڵێم ژینگە مەبەستێک فۆرمێکی نییە بڵێ فۆرمێکی ئۆفیشەڵی هەیە حکومی هەیە یان بە کتاب و بە ڕسمیات نەخێر ژینگە خودی خۆتە لای من ژینگە ئەخلاقە لای من ژینگە نەریتێکە ڕەوشتێکی جوانە پارێزگاریکردن لە دەوروبەرەکەت ئەبێ لە ناختا بێت وەکو چۆن مناڵەکەت پەرۆداکەی ئەبێ لەگەڵ ژینگەکەشتا ئاوا بیت ڕاستە دکتۆر ئەزانین لەسەر ئاستی جیهانی هۆکارە مرۆیەکانمانێ و هۆکارە سروشتەکانمانێ بەداخەوە ئێستا دەستی مرۆی زیاتر پیسبوونی هەیە لە ژینگەیە ئیترەوەش چەندین لایەنەکرێتەوە چەندین هۆکار بە دوای خۆیانێتەوە لە سەر ئاستی عێراق و بۆ هەرێمی کوردستانیش تا چەند ئێمە توانیمانە لەو هۆکارانە خۆمان بپارێزین لێرە خەبەرێکی خۆشی ئەوەیە کە بەعام من هەمیشەوە ئابینم ینی باوەی چەند ساڵێکە ئەبینم وشاری هەیە یعنی لەخوا بە زیاد بێت بەڵام ئەمە کرێت جەنابەت باسی عێراقت کرد ئەکرێ عێراق بکەینە دوو بکەرتەوە بەڕاستی کوردستان بەجیا عێراق بەجیا بەڕاستی من دوو ژینگەی زۆر جیاوازێ بینم الحەمدولله کوردستانی خۆمان زۆر لە ڕووی ژینگەیەوە خۆشبەختانە ئێستا پارێزگای سلێمانیش بوو پاکترین شار وەکو لە ڕووی ژینگەیەوە کە ئاخر تەقیمی بۆ کراوە بەڵام بەداخەوە ناوچەکانی تری عێراق بۆ شێوازە نابینین بەڵام باشێکی لەوەیە بڵێ خەڵکەکە وردە وەعێکی زیاکات بەرەوە شاری بەڵام لەگەڵ ئەوەشە تاکوتەرایەک هەیە بەڕاستی کە زیان ئەدەن لە ژینگەی ئەگەر بێت و باسی گۆڕانکاری لە ژینگەی تۆزێ بکەین لەبەر مەبەست لەسەرێک دوو خاڵە بۆستم ئەزانی
گۆڕانکاری لە خاکە ئەگەر خاکێک نمێنێ بە طبیعەتی خۆی دروست ببێتەوە 3 سانتیمتر خاک بۆ 5 سانتیمتر تقریبا 1000 ساڵی ئەوێت بەڵام ئەزانی ئێستا ڕۆژانە لە هەندێک شوێنە بەقەت 1 مەلعەب لە 5 سانیە بەقەت 1 مەلعەب لە ناوەچێ خاکەکە لە ناوەچێت باشە تۆزانی ئەم شاری ئێمە بۆنم هەر شارێکی تر بۆ نمونە بۆی هەیە 5 دەرەجە پلەی ساردی کەم کاتەوە یعنی پلەکە خۆش بکات هەندێک جار هێن ناو شارە ئەگەڕێیت تۆ لە پاڵ باخچەیەکە ئەگەڕێیت هەوایەکی فێنکت لێدا تۆزانی کاربۆن ئێستا یەکێک لە مشکلە گەورەترین کێشەکان بەڕاستی کە ئەم دارستانانەی گۆیژە یا ئەزمەڕ یا ئەوانەی کە ناو شارە هەیە بەڕاستی احتفاظی پێوەکات کە نەبێت لە تقریبا 20 بۆ 30 لە سای ئەم کاربۆنەی کە زیانبەخش هەمووی لە ناخاک و لە شوێنە تەڕەکانە هەیە باشە ئەمە ئەگەر دەمێنێت بەڕاستی خۆ کارەسات دروستە بێ پلەی گەرمی ئەوە بەرزە بێتەوە بەڕاستی تەحملی ناکەیت کەمبوونەوەی ئاوتا چا کاریگەری هەیە لەسەرەوەی کە ئاستی ژینگەکەمان بەرەو مەترسی بڕات بڵێ ئەو ئەگەر باسی سیستەمی ژینگەی بکەین سیستەمەکانی ژینگە ئاو سەرەکییانە لە ڕاستیە خاک و ئاو طبعا مرۆڤ شێکێک لە عنصرێکە خۆی مرۆڤ بەشێکە لە ژینگە و یاریکەرێکی ئەساسیشە خۆی نابێ بەڕاستی یاریکرێکی ئەساسی بێت تایە چکە بەڕاستی مرۆڤ کە یاریکەر بوو بۆ بەرژەوەندی خۆی واسێتەوە ئاو زۆر دەوری هەیە وەکو باسم کرد ئاو شوێنەشیەکان تقریبا 20 بۆ 30 لە سەتای ئەم کاربۆنی کە هەیە دۆمۆکسیدی کاربۆن کە پێڵێن کاربۆناتی زیانبەخش بەڕاستی هەڵێمژێت بەتابەتی سێ ئێمە گەر لە هاوینان الحەمدلله ئێستا بینێک بارانێکی باشە بوو ئەمساڵ خۆشبەختانە شەمەڵێم ئەمە 2 ساڵە من دیاردەی ئەوە نابینم کە مەسەن ڕەنگە ملاحەزەتان کرد بێت جاران خۆڵبانێکی زۆر هەبوو الحەمدلله ئێستاتە نییە من تەسەوەرێکی خۆم ئەم بارانەی ئەمساڵش لەخوا بە زیاد بێت ڕەنگە وای کرد بێت ئەو خاکە جێگیرتر کرابێت و ڕەنگە ڕاماڵین کەمتر ڕوو بدات و بەداخەوە ئەوەش بڵێن کە وەکو باسمان کرد ئاو لەو ئاستان نییە ئێستا باشە مقیاسی ئەو باشە بەڵام ڕەنگە زۆر بیر لێدان وانە هۆکاری هەبێت بۆ ئەوی ئاسی ژێرزەوی کەم کاتەوە زۆر باشە لەگەڵۆژە زیادبوونی ڕێژەی سەوزایی تا چەند پەیوەندی هەیە ڕاستەخۆ بە پرسە ژینگەیەکانەوە وەکەزیان لەگەڵ زیادبوونی دانیشتوانە وردەوردەوای لێلەوەی شارەکانیش فراوان بێلەوەی کە باڵەخانەکان و ئەو شوێنانی بۆ نیشتەجێبوون گونجاوە پێویستە زیاد بکرێت بەڵام لەگەڵەوە تا چەند پێویستە هەندێک پرست هەیە کە پێویستە بە ژینگەییەوە کاتێک ئەو باڵەخانەیە دروست دەکرێت کاتێک ئەو خانووە دروست دەکرێت پێویستە لە سەتا ئەوەندەی سەوزایی بێت تا چەند ڕەچاو ئەکرێت لە کاتێکدا ئەم کەسانە باڵەخانەکان یاخود خانوەکان ئەکەن بە شوێنی نیشتەجێبوون ڕاستکەی خۆی ئستاندەردێک هەیە بۆ ئەوی کە هەر مرۆڤێک پێویستی بە چەنە پێویستی 25 بۆ 20 بۆ 25 متر مربع هەیە بۆ ئەوەی سەوزایی هەبێ یعنی وەکو بەعام ئێمە جەماعەتە لەم ژوورەین تقریبا نازم قیاسی ئەم ژوورە چۆنە باشە ڕەنگە ئەمە بۆ 4 کەس بۆ 5 کەس گونجاو بێتە تا 3 کەس ئەوەنە یعنی من حوسەی من 20 مترە 20 متر مکعب بێ 20 متر مربع بێ هینم هەبێت با بڵێن سەوزایم هەبێ زۆر گرنگە ئەوە لە شوێنە نیشتەجێبووکانە بەڕاستی ڕەچاو بکرێت ئەزانی ئێمە فێر بووین وا ئەزانین بەس لە شوقەیە ئەبێ عەرزت هەبێ ئەنجا سەوزایی بکەین من لە وڵاتانە بینی و ڕەنگە خۆشتان لە ڕسمە بینی بێتان یان لە گەڕابێتن جەنابتان لە شوقی وا هەیە لەناو دار و دارستانە دار و درەختە شاراوەتەوە ینی بۆ نییە یعنی بەڕاستی بەکار دێت بڵێ حکمە ئەوەی کە مرۆڤ هەر مرۆڤێک کەسە خۆشبەختانە ڕێنماییکی وا هەیە پێم وابێت لە یاسای ژمارە 9 لە ساڵی 2006ەوەیەکە لەگەڵ دروستکردنی هەر باخچەیەەکە ئافۆندە هەر خانوویەکە ئەبێت چەنددارێک یان مەساحەیەک یان مستەسمرێک جێبەجێ ئەکرێت وەڵاهی ڕەنگە نەکرێت هەندێک جار بەڵام هەندێک مەشروعیکا بە حەقت ڕەنگە ئێمە ببینین بەڵام هەندێکیش نایکات یعنی بەداخەوە نەک نایکە ینی زین چۆن هەندێک مەشروع هەیەتی ئەسڵ حەدیقەکەی هەیە مشکلی نییە مەسەن 10 ساڵم و پێش 5 ساڵم و پێش ئیسە تێکیداتەوە ێ باشە خۆ بۆ ڕێگیری لەوە ناکرێت ئێستا حەدیقەی هەیە و کێشەشی نییە و شوێنێکی نیشتەجێبوونە ستیەکە بۆ نمونە هەڵێ وەشێن تۆ یا ئەفرۆشێ ئەیکا بە خانووی تر ئەیکا بە ڤیلەی تر خۆی مشکلەکە لەکوێیە مشکلەکە لەوایە قەرارەکە گرنگە بەڵێ بەڵام متابعەی قەرار گرنگە متابعەی یاساکە گرنگە تۆ یاسایەک دەرچوو لە پەرلەمان و حکوومەت ئەوە ئەی باشە ئەی دواتر ئەگەر متابعە نەکرێ خۆ ناکرێت طبعا ماوەیەک متابعەکرێت بەڵام دوایەوە ئەبێ متابعە بکرێت بەڕاستی ئێمە زۆر کاتەگەر باسێکیەوە بکەین ئێمە خۆمان سروشتەکەمان هەیە ینی بە پێی هەڵکەوتی جوگرافی ناوچەکەمان بە پێی پارێزگاکانی هەرێمی کوردستان پارێزگای سلێمانی لەوانێ پشکێکی باشتری بەرکەوت بێت لە ڕێژی سەوزاییە بەڵام زۆربوونی ئەم دانیشتوانەوەکو هاوکارم پەیوەندی ژاماژەی پێیانی بۆ نمونە واکە سیتیەکان زیاب بکە ئێمە زۆر جار خۆمان لە سروشتا دار و درەختەکەمان هەیە بەڵام زۆر جار تێکی ئەدێن
یعنی سروشتەکە خۆی تێگەیە چۆن بتوانین بیپارێزین ئەمە لەسەر ئاستی حکومی تا چەند گرنگەکاری لەسەر کرێ لەسەر ئاستی تاک و کۆمەلگاش تا چەند گرنگەکاری لەسەر بەڕاستی وەکووتمان وەشاری تاکی کەسی ئەوە گرنگە زۆر بەڵام گرنگە حکوومەت ئاراستە بکات حکوومەت یعنی یاسا حکوومەت یعنی یاسا یعنی ئاراستە بکری ئەگەر من مامۆسایی زانکۆ بم ئەگەر یاسایەک نەبێ بەسەرماوە متابعەم بکە بەڕاستی ڕەنگە دەرسەکەم ئیهمال بکەم متابعی دەرسم نەکەم مەشروعەکانم نەکەم توێژینەوە نەکەم ئەوە نەکەم زۆر گرنگە بەداخەوە هەندێک جارێ استقلال ئەکرێت یعنی لەواتێت استقلال بکرێ بە نەوعێک لە نوعەکان استقلالی جێگاکە بکری ئەگینا بەڕاستی سروش دووبارە نابێتەوە زەمن ناگەڕێتەوە بەڵام خۆ ئەکرێ ئێمە درەخت زیادکەین یعنی ئەم شاخە جوانەمان هەیە بەڕاستی یعنی بۆچی داریتیانە نێژین یعنی بڕوا بکە هیچی ناوێت داری سنەوبەر خۆی دارێکی بۆ نمونە کالبتۆس ئەمانە بە تەحملن ئاوی ناوێت یعنی ئەوەنە هەر ئەوە نەبوو ناوچەیەکی سۆزایی زۆر جوان دروستەکە یعنی من شەڵا دوای چەند ساڵێکی تر بێم ئەو ناوچە زەردەی کە لەسەر ئەو شاخەیە بیبنم هەموو سەوز ببێتەوە بەڕاستی نەک لەوەی کە مەسەلەن تێک بدرێتەوە زۆر گرنگە دواتر وتمان برای خۆم دواتر ئێمە وەکو ئینسانێک هەر حوسەیەکی خۆمانمان هەیە لەم ژیانە بەڕاستی چەندین خەڵک پێشێمە بۆ دوای ئێمەش دێت وایوانی ئینسان نابێ ئەنانی بێت دوایەوە من الحەمدولله ژینگەیەکی خۆشم هەیە یعنی ئاوهوایەکی پاکی ئیسلێمانیا کوردستان بەعام ئەمانە الحەمدولله بەڵام ناکرێت تۆ بەڕاستی استقلالی ئەوە بکەیت سنووردارت طموحی ئینسان ئەوە بێتە هەربێنە دواتر بەڕاستی سروش دووبارە نابێتەوە سەرمایە ئەبێت شێوازەکەی کاک سەرکۆ شتێکت پێ بڵێم یعنی سەمە ڕەنگە لا ئێمە نەوت گرنگ بێ وەنیە نەوت چانازی پێوە بکەین بە حەقت ئەزانی ئیمارات ئەمە چەند ساڵە منتیجێکی ئەساسی نەوتیشە ئەزانی چەندی ساڵە بیرە نەوتەکانی داخستووە هەر ئاسان اعتماد ناکەدە سەر نەوت من بەڕێی من کوردستان جوانترین و باشترین ژینگەی بووی پشتی پێبسین بۆ کشت و کاڵ ئێستا ئیمارات پشت ئەبەسێت بە ئستثمار باشە هەموو وڵات لێ ئستثمارکە ئەسڵەن هەڵ اعتماد ناکەدە سەر نەوت ئەمریکا خۆی نەوتی هەیە نایکە بەڕاستی نەوت دلیلێکت پێ بڵێم لەسەرەوەی کە نەوت کێشەیەکی بۆ ئێمە دروست جێگە لەوەی کە کێشەی بۆ دروستکەن ڕەنگە من و تۆ ئەو هاوڵاتیش کە ئێستا سەیرمانەکات بزانێ ڕۆژانە ئەگوزارێت بەڕاستی لە ساڵی 1990 کە عێراق چۆکۆیتەوە دواتر بیرەنەوتەکانی سووتان 1927 بیرەنەوت سوێنرا دووکەڵی ئەو بیرەنەوتانی هاتە کوردستان 5 ملیۆن ڕۆژانە 5 ملیۆن بەرمیل نەوت ئەسووتێنرا 4 ملیۆنی ئەکرایە ناو ئاوە ئەوە کارەساتە بەڕاستی یعنی تو ئەم هەموو مەسفایە ئەم هەموو بیرەنەوتی لێ ئێدەی دوای کاکە بیر لەوە بکەرەوە کە ئەم نەوتە نامێنێت کەموڵکی من نییە ئەم ئەوەی جەنابەت باسێکیت ئاخر دەیکاکە من ئێستا بە 1000 مەتر ئەگاتە ئاو ئەی دوای فترەیەکی تر 100 ساڵی تر بە چەندی مەتر بگاتە ئاو ئاو تەعویز نابێتەوە یعنی خەڵک بەداخەوە من زۆر بێتاقەتم بەو شتانە خەڵک بیر ناکاتەوە لەوە ئاوەکە ئەیکە بیرەوە ئەەکەیتەوە ئەم ئاوە کە ڕۆژ ناگەڕێتەوە جارێکی تر بیر لەوە ئەەکەیتەوە کە ئاوە دانا نیوەیت خواردانی قەیچەکە لە مەطعمێکە فڕی مەدە لەگەڵ خۆتە هەڵێک لە ناو سیارەکە بیخۆ بەکاری بێنەوە هەڵی بی خەنەوە خۆدەمی خۆتەوە ئاوی خۆدە بخەرنەوە سەرلاجەکەەوە کاکە بەکاری بێنەوە یعنی بەڕاستی ئێمە من حەزەکەم دوو ئاڕاستی ئیش بکرێت یەکی لایانی ئێمە کۆمەلگەیەکی دینین بتوێنێتەوە حەزەکەن لە ڕووی دینیەوە مامۆستاکان تەوعیە بکرێت بەداخەوە لە مزگەوتەکانە لە منبەرەکانە باسی مەترسی ژینگە ئاو بکرێت و لایەنێکی ئەساسی تر لە پەروەردەیە ئیتر ئەو دوو خاڵە من بەڕێی من زۆر گرنگە بۆ باسی وت کرد لەسەر لەوەی کە لە ساڵی 1990 بەوەی ئەو جەنگەوە ئەم بیرەنەوتانە هەمووی سووتێنران ئێستا ساڵانە لەسەر ئاسی وڵاتانی جیهانە سەرۆکی وڵاتەکان کۆبنەوە بینیمان کە لە ساڵی پاروانە لە وڵاتی دووبەی کۆبنەوە کۆنفرانسێکیان بەست ئەم ساڵ پلانەیە لە وڵاتی سعودیە کۆبنەوە بۆ نمونە کۆبوونەوە لە ڕووی سیاسیەوە تا چەند کاریگەری لەسەر ژینگە بەجێڵەچکە ئەوەی کە من یعنی بە دوواداچوونم بۆ کرد لەم کۆنفرانسەی کە لە ئاخیر ئەنجامدرا سەرۆکی بەڕازی لە ساوتی ئەگەر ئەو پارەی لە جەنگە سەرفیەکەن یەک ڕوعبی بۆ ژینگە سەرفکەن ئەو مەترسیە گەورەیەمان لەسەر نامێنێ یعنی ئەمە پەیامێک بوو بە جیهانی وت لەسەرەوەی کە جەنگ لە نێوان وڵاتەکانە هەیە ئەم ساڵ کۆنفرانسەکە چۆنە بەڵێ ئەم ساڵۆک جەناب دامەشت بڵێ لە سعودیە ئەمڕۆ حالیان هەیە لە سعودیە ئەکرێت طبعا لە شوێنەکانی تری شەکرێ بەڵام بەسەرەکی وەکو UN لە سعودی ئەکرێت بە ناونیشانی زەویمان ئایندەمانە هاشتاکێکیشان کردووە لە ڕاستیە و توانە بە هەسارەکەمان بگەڕێنەوە یعنی دیارە وانە بووە بەم شێوازە نەبووە وەنیە بیگەڕێنەوە و جاران لێ بکەن اینجا جەنابەت ئاماژت بەوەدا کە ئەمە پێڵێن خاوەنی قەرار ئەسحابی قەرار دەوری هەبێ بەڵێ من توێژەرێکم جەنابەت
لەگەڵ بەڕستانە ئێوە توێژێرێکن لێرە منیش باحسێکم توێژێرێکم ئەنجامەدەین بەڵام گرنگە من توێژنەوەم کرد جەنابەت ئەم بەرنامەیەت کرد خەڵکی بەرپرس کە قەراری بەدەستەوەی گوێ لێ بگرێت بیکات بەڵێ زۆر گرنگ ئەنجا خۆی مهمەکەی چی ئێستا وڵاتانە خۆ وڵات سەرۆکی وڵاتەکان لە ژینگە یعنی معلوماتێک ئەوە نیە بەقەد من یان تۆ یان کەسێک اختصاسیەوە بێ بەڵام گرنگ لەوەیە ئەو قەراری بەدەسە یعنی قسەی ئەو لە وڵاتەکە ئەبێت بە یاسا ئەبێت بە قەرار زۆر گرنگە بەشداریکردنی سیاسەتمادارەکان لەو جۆرە کۆنگرانە بەڕاستی دواتر وەرگرتنی ئەو کۆنفرانسانە وەرگرتنی ئامۆژگاریەکان و ڕێنمایەکانی ئەو کۆنفرانسانە و دواتر هێنانی بۆ وڵاتەکانی خۆیان جێبەجێکردنیان سەر باشە لەم ڕۆژی ژینگەیە لە هەرێمی کوردستانە هیچ جۆرە چالاکیەک ئەنجامەدرێت بە مەبەستی هۆشیارکردنەوەی تاکەکانمان لە ڕاستیە ئەمە خۆی لە خۆیە هینێکە بەڵێ ئاگام لێ لە چەند زانکۆیەک ئەم ڕۆژە بەرز ڕاگیراوە بەڵام خۆزگە من ئەڵێم خۆزگە پەروەردە هەموو دەرسێکی هەبێ بە تایبەت بە ژینگە بێ یعنی ژینگە تەنها شتێکە بەڕێی من تەنها شتێکە هەموو شتێک دەداتێ بەبێ ئەوی هیچ لە داوا بکات بەس تۆ تێکی مەدە ئەو شت دەدا ئەو خزمەت دەکات بەس ئەو هیچ پێویست بەوە ناکات توینی بکەیت ئەو هاوکارتە ئەو یارمەتی دەدا ئەم ئۆکسیجنە جوانە ماداتێ ئەم هەوا پاک و جوانەمان ئەداتێ باشە وەرە سێری ناوچەیەکی با من دوێنێ لا ناوچەی گەرمیان بوومە باشە بەداخەوە استغلالی بەو شێوازە ناکرێت ئاو هەیە ئاو سەرچاوی ئاوی باشمان هەیە بەڵام استغلال ناکرێت بەڕاستی استغلال بۆ چەند شتێکی منفعی شخصی تاکە کەسی ئەکرێت لە دروستکردنی عیمارات و شقە و نازان مجموعیشتەوە بەڕاستی ئێمە خەومەکەمان لەوە زۆر گەورەترە لەوە زۆر گەورەتر کە مەسن لە چوارچێوەی دیوارێکا بێ بۆ نمونە ژینگەی ئێمە ژینگەی تەنها مڵکی خۆمانیە مڵکی ئایندەیەک ئەمانەتێک ئەبێ بە جوانی بیگەڕێنەوە بۆ بیدەن دەست نەوەکانی داهاتومان زۆر باشە لەگەڵەوەی کێمە باسی ژینگاکەین بەس تەنها باسی دار و درەخت و سەوزایی ناکەین ئەبێ زیندەوەرەکانیشمان بیر ناچێت کەوانیش بەشێکی گەورن لە ژینگەی ئێمە تا چەند لە هەرێمی کوردستانە هەڵدراوە پارێزگاریش لەو زیندەوەرانە بکرێ کەوان بەشێکی زۆر گرنگن بۆ ژینگەی ئێمە باسی ناوچەی گەرمیانە کرد لەوانەیە کاچینە لای کەلار حەزەکەین ئاسکەکان ببینێ بەڵام ئەگەرمانە پارێزگاری لێ نەکرێ بەرەو لە ناوچوونە والله ليرة دو توجه هي بس من دائما ألم إنسان تفاؤلوا بالخير تجد دائما لا هناك بقرة من واحد استكام أوصل ترى كمثلا خوشويسي جين قلا خلق وزياتره وكلا أو كتيك دانا كيبيت بلي أبينين أو جناب باسكت لقرماني على شو يعني تر أجل أكرن دواتر يعني خلقي كوا هي بيشو أجل قريد لدايج دابرا ولا شو يعني كوا برلايك بلام نقل أول شيء خلقي كتير شيء بين براسينا مسؤولة هەڵەسێت بە ئەنجامدانی ڕاوکردن بۆ نمونە ڕاوکردن بەڕاستی خۆی ڕێگە پێدراوە بەڵام مەوسمی خۆی هەیە و لە شوێنی تایبەتی خۆی هەیە لە ڕاستیە ئەجینە هەموو ناوچەکانی ئێمە هەر لە گەرمانەوە بگرە هەموو شاخەکانی کوێستانەکانی خۆمان هەمووی بەڕاستی ژینگەی جوانە و بەڕاستی تەوەجوهی واشەیە هەرچەند لەسەر ئەساسی ڕێکخراوە یان لەسەر ئەساسی تاکە کەسە من زیاتر لە ڕاستیە زەقی بینم من ڕەنگە هاتوێتم لێرە شتێترم باس کردی بێت بەڵام هەر بۆ ببیرهێنانەوە ئێمان هەندێک جار قسە لەگەڵ پۆلیسی دارستان و خەڵکی ترەکەم بەڕاستی معاناتیان هەیە ڕەنگە شتێ شوێنێ تریشم باسم کرد بەڵام هەم واقع ئەبێ باسێکین ئەبێ من باسی بکەم لێرە گلەی ئەوەیان کردووە یعنی ئەوە ئیمکانیاتی مادیان کەمە ناتوانێت ڕایە بخاتە ژێر سیارەکانیان بنزینیان نیە سیاریان خراپێ باشە ئەو ڕاوچێش دێت باشترین سیاری پێ باش ئەم هەر فرای ناکەوێت بەڕاستی کێشەمان زۆرە بەڕاستی حکوومەتە بێت بە جوانی بێتە سەرخەت بەڕاستی تەنها نەک قەتعەیەک بێت عنوانێک بێت و ئەبێ متابعە بکرێ بەڕاستی خەمخۆرەیەکی زیاتری ئەوێت دروشمان زۆرە شتی جوانمان زۆرە کۆنفرانسەکەین توێژینەوە ئەکەین بەڵام هێزیەکەوێ ئیرادەیەکەوێ مادەی ئەوێ بەڕاستی دوای ئەوە بکەی بووی کوردستانەکەمان جوانترکەینەوە زۆر باشە لەگەڵەوەی لە هەموو جیهاندا لە ئێستادا گەرمبوونی گۆی زەوی بۆ بە پرسێکی جیهانی هەرێمی کوردستان لەکوێ ئەم هێڵە مەترسیەدایە هەرێمی کوردستان خۆشبەختانە لایەکەوە يعني هەندێک جار باش و بابڵین خراپیشە معامل و مەسانعەکانمان بەو شێوازە نییە هەرچەند بەڕێی خۆم ئەیبینم هەندێک جار هیچ مەرجێکیتیان نییە معمەلی وا ئەکرێت ینی معمەلی وا هەیە معمەلێکی زەخمەکرێتەوە ئەسڵەن ئەبێ لە ساڵ 25 بۆ 30 دارست ینی سەوزای بێ نیەتی بەڕاستی نیەتی کێشەوە هەیە بەڵام وەکو جیهانیە ئەگەر باسیکەین ئێمە باشترین لەبەر ئەوەی بەڕاستی تەکنۆلۆژیەکەمان لەو ئاستانیە هەرچەند هەندێک من حەزانکەم هەندێک داداتان بێ بڵێم چکە لەوە چێ ینی پەیوەست بێ بە ناوچەیەکەوە ینی ئەبینین لە بەن هەندێک مەشروع بە ملیۆن لتر ساڵانە یان ڕۆژانە ئەو خەرجەکرد ئەمە خەتەرە
ئێمە ناعەقلانی شتەکان بەکارێنین من نمونەیەکتان پێ بڵێم ئەزانی ئەمساڵ ئەمستردامە لە هۆڵەندا حکوومەتی ئەو شارە با بڵێن عمدەی ئەو شارە ڕێگەی نەداوە کە ئۆتێلی تر دروست بکرێت ئەگەر ئوتێل دروستکە بێ ئۆتێلێ بڕوخێت ئەنج ئۆتێلی دروستکە ژووریش نابێت دروست بکرێت باشە خۆی ما ساڵێن ڕەنگە بڵێن بۆ گەشت گوزار خەڵک بێت ئەو خۆی لایەوە بەسێ مەیلا گرنگ نیم وەکو گەشتارێک دەم چەند ڕۆژێک لەوێ ئەو بم دێم من کێشەی بۆ دروستەکەم ئەو هەموو گەشتارە ڕوەکاتە ئەوێ ئەو حسابی ئەوە کە مەساحەیەکی هەیە ئەو حسابی ئەوە کە ئەو مەساحە ئێمە کوردستان مەساحەکەمان زیاد ناکە ئەم خۆڵە کە بڕوا ئەم خاکە کە بڕوا زیاد ناکە ئەم هەر ئەم سنوێرە ئەبێ بەڕاستی پارێزگاری لێ بکەین من گرنگ نیم هاوڵاتی خۆی لایەوە گرنگە لە ڕاستیە بۆیە بەڕاستی مەترسیەکەمان کەمە بەڵام مەترسیەکان زۆرە ئاداتایەکم دانێ وتم لە 2000 هەتا 2023 800 متر قوڵای ئاوزایی کردە بە بەراورد بە 40 ساڵ لە 60ەوە هەتا وەکو 2000 تەنها 100 متر زیایی کرد ئێمە مەترسینیە چۆن مەترسینە زۆر مەترسی خراپەوە ڕاستە دکتۆر بینە سەرەوەی کە یەکێ لەو مەترسیانەی کە لای هاوڵاتیان دروست بووە لە چەند ساڵی ئایندەیە جەنگی ئاو دەست پێ بکات ئێمە شۆک و عێراق و ئاستی هەرێمی کوردستان مەترسیەکەمان لەسرە ئایا چۆن هەوڵ بدرێکە ئێمە خۆمان لە تاکەوە دەست پێ بکەینە تاگاتە کەرتێک تایبەتەکان و حکوومەتیش بۆی کە ئەو مەترسیە لەسەر مازەق نەبێتەوە ئەوەی جانم تو زۆر تەواویش و یعنی ئەگەر مەترسی لەسەر خەڵک چەند بێ ڕەنگە ئێمە زۆر زیاتر بێت ئێمە ئەبینین بە چاوی خۆمان یعنی وڵاتەکانی دراوسێمان بەندا و دروستەکەن بەڕاستی ئاوەکانمان ساڵ بە ساڵ کەمە بێتەوە بەڕاستیە ئەمە ئەبێ بەڕاستی لە بدو ئاراستە و ئیشی دەسەکە بە ئاراستی حکوومەت ئەو ئیشکەی خۆشبەختانەیە سەوە هینێکی وایێتەوە جوێکی وایە چەند بەندا و دروستەکەی من کاتی خۆی لە دکتۆراکەمە ئەگەڕام بە ناوچەی گەرمیان و حتا ناوچەی سەر و ئەمە شاخەوەکانیشی تیا بوو بەڕاستی هەندێک شوێن هەبوو زۆر جاتە و سێشم ئەوشم کرد یعنی بەڕاستی زۆر شوێنێکی گونجاوە بۆ دروستکردنی بەندا و لە شوێنێکی دوورە دەست بەڵام ناوچەیەکی زۆر باش بەرفراوان ئاوا نکاتەوە بۆ کشتتۆکڵکردن لە ئاستی حکوومەت ئەوەیە بەڵام لە ئاسی تاکە کەسی شوەکوتمان ئەو ئەوەی سەلیرەدایانی بەڕاستی کە تەواوت کرد هەڵی بری خەناو سەلاجێکەوە سەر بیخواتەوە هەر هی خۆتە هەلەوە هەر لە مناڵێکمەوە چۆن پارازیت پاراستن لە ژینگە و لە درەخت و لە ئاوی ئەم وڵاتە بکات بڵێ ئێستا بە چای خۆمانە بینین ساڵانە بە تایبەتی لە عێراقا ئاو زۆر کەمە بێت لە ڕووباری دژلە و فراتە بە حکمی ئەوەی کە خۆی ژینگە خۆی بەرەو ڕاستی بەرەو گەرمیە چێت هۆکارەکان زۆرن سەرەکی ترینیان مرۆڤە و ڕێگەی تریشەیە کە وەکو باسم کردم دوو ئاوەی مرە دوو وڵاتی دراوسی و دوو وڵاتەکە بەڕاستی بەنداوێکی زۆریان دروست کردە وای کردووە کە ئەو ئاوە بە ئاسایی نەگاتە لای ئێمە یا بە ڕێژی کەمتر بگاتە لای ئێمە بەڵێ زۆر ضرورە کە مەسەن حکوومەت ئیش لەسەر ئەوە بکات سەرچاوەکانی ئاو زیاد بکات یعنی بەڕاستی خۆشیە دکتۆر ئەم ساڵ هەمومان پێمان خۆش و دەریاچەی سیروان بەو شێوەیە ساڕێژ بوو بەو شێوەیە پاکرایەوە یعنی دڵنیا بووین لەوەی کە ئاوێکی پاکمان هەیە بەڵام گرنگیشە کە خۆمان بتوانین چۆن پارێزگاری لێ بکەین یعنی دایمە پرسیارە لامان ئەم ساڵ ڕێژەیەکی بارانبارینی باشباریوە بەڵاڵێن بەداخەوم ئەوە جوانە هەموویە ڕات و کاکەینە مانگی حوتوەشتەوەی تر خەفەتی من نەزانینی ئەم هەموو ئاوەل یعنی من حتا زۆر بیر لەواکەمەوە ئەم ئاوە لەنا اینجا سلێمانی جەناتە نزان تەبیعەتێکی لێژای هەیە ئەم ئاوە جوانە ئەڕوا بڕوا بکە ئینسان خەفەتی پێخۆ ئاوی شیرینە ئاخر ئاوی شیرین زۆر نسبەکەی کەمە ئێستا ئەمەڵێن لە سا 75 لە بینی 74 و 75 سەر ڕووی ئاو هەیە لەسەر ئەمە زۆربەی هەرێ زۆری دەریایە ئەوەی ڕووبار و ئاو شنەکانەکەن تقریبا ناکات 800 ئەم ئاوە جوانە بەڕاستی زۆر گرنگە پاراستنی لێ بکەی خۆشبەختانە وەکو جەنابەت فەرمووت بڵێ ئاوێکی باش بارانێکی باش باری بەڵام چەند گرنگە ئەم ئاوە بیگرینەوە یعنی خۆ لە بیرمانە چێ برام ساڵانی پێشوو وشکە ساڵی بوو نیوە ئەم ئاستەش نائاباری ئەومان لەبیر نەچێت و ئەگەریشێ دووارە بێتەوە وانی ئێ باشە بۆ محافظە لەسەر ئەوە نەکەین بۆ هەڕی نەگرین و بۆ وای لێ نەکەین پارێزگاری لێ بکەین بۆی نەک خوانەخواسە شتێکی ئاوا بەم شێوازە بێت بۆمان کە ڕوبەڕوومان بێتەوە کە ئەو ئێستا منەتی دراسوێشمان لەسەرنی الحەمدولله ئاوەکان بەڵام خاڵێکی ترێک لە ڕاستی مەبەستمە ژیانەوەی سەرچاوەکانی ئاو هەر لە کارێزە هەر لە چاوەکانە هەر لە کانیەکانە باشە ئەوەش زۆر گرنگە ئازانی کارێزێکی زۆر چاکەی لە کوردستانە بەتایبەتی لە مەنتەقە شاخەوانی لای خۆمانە ئازانی بە کەپاکردنەوەی ئەمانە ژیانەوەی بۆ دێتەوە جارێکی تر بە کەمترین بەسبوونەوەی ئاست ئاوی تیاژی زۆر باشە لە کۆتاییدا ئەگەر پامێکتمان بە لەسەر ئەمڕۆژی جیهانی و سەبارەت بە ژینگە من پامێکم هەیە لە ڕاستیە دەستخۆشیتان لێکم من ئەڵێم لای من ژینگە ئەخلاقی ئینسانە بەڕاستی شتێک لە ناخی ئینسانە ژینگە ئەمانەتێکە بەدەستی ئێمەوەیە ئەبێ بیپارێزین وەکو چاومان بیپارێزین
بەڕاستی چاویشمانە ئەبێ وەکو چاومان بیپارێزین بۆ نەوەکانی داهاتوومان کە دواتر جگەرگۆشەکانی خۆمانە دەستخۆشیتان لێکم. سپاس بۆ تۆ دکتۆر.